سڵاتان لێبێ بینەرانی خۆشەویست لە شاری هەولێرین بەرنامەیەکمان ئامادە کردووە پرسیارەکەین ئاخۆ کاتێک کە کوڕەکان پیاوەکان کۆ بنەوە ئەو بابەتانی کە قسەی لەسەرەکەن چییە؟ یاخود ژنەکان کاتێک کە کۆ بنەوە بێکەوە ئەی ژنەکان باسەکانیان لەسەر چییە؟ بابەتەکانیان لەسەر چییە؟ لەگەڵمان بن. باسی ژیانی خۆی و ڕۆژانە و بەڕێکردنی ڕۆژانەی ژیانی هەیە زیاتر مەسەن باسی ئاڵتون و مەسەن ئەو شتان دەکا کە مەسەن ناکۆمەڵگا باوە زیاتر هیوایەتی ژن زەمە وەڵە باسی دەکەی باسی ژیان دەکەی وڵە باسی چەکەین باسی ناکەین بەس باسی و چتی ها دەکەین بە زۆری پیا و باسی دەرۆی بازارەکە بڵێ بە زۆری هیواتی سیارەیە و هیواتی سەفر و سیاحە و ئەمانەیە ژن باسی هەموو شتێکی دەکەن هەموو ژنێکنا ژنانش بە هیوایەتیان بەڕاستی ڕاکەنە ناو قەیسەری بۆ ئاڵتون ژنیش هەیە نا مەسەن ئێستاهی خۆن حەزم زۆر لە ئاڵتون نییە باسی زەمانێ دەکەن تۆ ئەم برادەرە بێکواتونەتە دەرەوە ئەو قسانی کە یکەن بابەتانی ئەیکەن بۆ یەکتری زیاتر پیا و باسی چییەکە لەگەڵ یەکتریە؟ باسی ژیانی خۆی و ڕۆژانە و بەڕێکردنی ڕۆژانەی ژیانی پێکەوە چوونە دەرەوە و سیارەتێک چوونە و بە زۆری باسیەوەی دەکا حکوومەت چی کردەوە باسی سیاست دەکات سێ بەشی ئێستا لەبەوەی یعنی ئێستا ژیان پێویستە بەو بابەتەوە بۆ پیاو خەریکی سیاستە مەسەن دایمە ئێستا خۆت باس دەکەوتێ پیاو مەسەن دایمە خەریکی باسەکانی لەسەر سیاستە ئەمە ئەوە کاکار ئەوە لە مێژ ئەو شتە لە کووردا بوتە دوو بەش ئافرەت شتێکە و پیاوی شتێکە ڕۆژهەڵات ناوڕاست جیاوازە لەگەڵ دەرەوە ستا لە دەرەوە ئافرەت هەمان سیاست لێرەش هەیە سیاسی هەیە ینی ئافرەت سیاسیە بەڵام ئەوەی کە زیاتر پیاوە لەبەرەوەی سەرکردەکان هەر هەمووی پیا بووینە لەبەرەوەی پیاو زیاتر هەڵ و مەرجی بۆ ڕەخسایە لە دەرێ لەوانێت ئافرەتێک نەتوانێت بێتن کاری سیاست بکە لە ماڵەوە کێشەی بۆ دروست نا مەسەلە ئێستا هیچ شتێک ئێستا تێشی زۆر دوایە ئەڵێ ژن ژیانە هیچ شتێک بەبێ ژن ناکرێت ئەو مۆزوعانی کە باسیەکەن چین؟ زیاتر ژن حەزی لە زەمە ینی کە کۆ بنەوە بێکەوە زەمەکەن هیوایەتی ژن زەمە ژن باسی هەموو شتێکی دەکەن یعنی ڕەنگە لە دەقەشی باسی چەندەها بابەتی بکەن ژن باسی سیاست دەکات هەموو ژنێکنا زۆر ژنی شەیە باسیەکە کەم ژنیان زۆر ژن کەم ژن کەم ژن تااقەتی لە سیاست لەبەرەوەی ژنۆک خۆتەزانی عنسوورێکی ناسکە کە دروست بووە ڕەگەزێکی ناسکە دائیمەن حەزی لە شتە جوان و ناسکەکانی ژیانە حەزی لە شتە عنفەکان نییە سیاسەتی شتێکە لەوانەی کە عنفە لە ژیانە ئافرەت حەز ناکات توخنیکەوێ پیا و باسی چییە کا زیاتر باسی زەمانێ دەکەن زەمانە چ لە گۆڕی بەحسیەوە دەکەن کاسبیە و باسی ئیش و کارە و باسی ئەو شتانە ژنش باسی مار و جلک و بەرگۆ شتانە هەموو ژنێکنا ژن کە کۆ بێتەوە دوو سێژن کۆ بێتەوە باسی چیەکەن ژنان وڵە باسی چەکەین باسی ناکەین بەس باسی و چتی ها دەکەین ژن زیاتر باسی ئاڵتون و ئەم شتانە ئەکەن وڵا لەوان تەبعەن وێ بەس زۆری جوهانی بۆ دەرەجەی ئەی باسی سیاست دەکەن ناوڵە باشە کە مێردەکە و ئەگەر باسی سیاست کا پێڵی توخوا باسی سیاستم بۆ وەکە ناڵە قەدم نگوتی بۆچی پیا و زیاتر باسی سیاستەکەن ئەگە دوو پیا و بێکەوە کۆ بنەوە وڵی تەوان پیا و مثلەن سیاست زیاتر پیاو کردیتی لە خەدیمەوە سەرەن ژنیش کردیان بە زیاتر پیاو کردیان بۆی زیاتر پیا و باسی سیاست دەکات بووە تۆ باسی سیاستکەی بۆ ماڵەوەتان و بڵێ توخوا باسی سیاستم بۆ مەکە بەخوای زۆر ئێخباری دەکەمەوە ئەوان پێیان خۆش نەدرێت بەسەد ئێخبار هەموو ڕۆژ ئێخبار لەوانەیە زۆر پێ خۆش نەبی لە ئەخبار بێزاری کە مێردەکە و سەیریەکان ئەمە عەڵقەمان پێ خۆشترە حەڵقەکەتان گۆرانی ناوڵە حەزم لە گۆرانیە بەس حەزم لە حەڵقانە بۆچی ئەڵێن ژنان کە کۆ بنەوە دەستەکەن بە زەمکردن ئەمە یەکێکە لە قسەکردنەکانی ژنێک خۆی ئێڵێ ئێمە کە کۆ بینەوە زیاتر زەمەکەین هیوایەتی ژن زەمە ڕاستیەکەی وڵای ئەمە زەمێ کەسن نەکردیەوە حەزم لە زەمکردنی نییە بەس زۆر ژنیشەیە واکە بەڵێ پیا و باسی چییە کاکە مەسەن دوو ڕەفیق بەیەکەوە بن دوو برادر بەیەکەوە بن باسی چیەکەن وەڵە باسی دەکەن باسی ژیان دەکەین ئێمە ژیانمان کاسبیمان نییە کات ئەومان نییە باسی ئەو شتان دەکەین دوورین لە ئیشی باسی پێش دەکەن ئیش ئیش دەکەی چ ناکەی ئەو قسانەیە کاکەمە مەعیشەت نییە مەعیشەت چی بکەین مەعیشەت کاسبی نییە ئیشەکەی ئێمە کار و کاسبیمان نییە چی بکەین لەوێن دەچی بەدەچی بۆ وێن دەرێ دەبی لایەنەکبی دەچێ بۆ لێنە کە شوێنەکە کاسبێکت بۆ ناکەن
قەت لە ژنەکانتان یاخود لە کەسێکی نزیکتان ئەگەر ژنتان هێوانێن پێتان وتوە ئەرێ ئێوە کە کۆبنەوە باسی چیەکەن؟ طبعا دیکو باسی ئەو شتە دەکەن دڵە بابە ئەوە بۆ کاسبێ ناکەن بۆی بۆختان بۆ شوێنێکی شێ ناکەن ئیشی چی بکەنەکە فەر ئەمن سایە کابراکەم سایەکترێن دەچم بۆ ئێران نەفت دەبم مانجێ زارە دەچم سارەکەم لە باشماغا دێمەوە کار و کاسبینە دێمەوە بەسەر سایەقی خەڵکی نێمە دێنەوە 6 وەرق ماجێ 6 وەرق وەردەگی 6 وەرق بەچی دەین خۆمان و معیشەتەکەمان و پارە پوڵەکەمان و دەبی بدەین بە کرێخانی بدەین بەوە زیاتر بەحث ژیانی ئەمڕۆ بۆچی پیاوە زیاتر مەسەن باسی ژیانی ئەمڕۆ سیاسەت واناکە لە بەرێ وڵاتەکەمان لە ناو سیاستدایە ناوفرە حزبیدایە ناوفرە فکردایە ناوفرە سیاستدایە بۆی ئەی ژنان باسی چیەکەن؟ ژن تا ژن هەیە زیاتر مەسەن باسی ئاڵتون و مەسەن ئەو شتان دەکا کە مەسەن نا کۆمەڵگا باوە زیاتر ژنیش هەیە نا مەسەن ئێستاهی خۆم حەزم زۆر لە ئاڵتون نییە ئیتر زۆر مەسەلە هەیە هەر ینی هەر کاتە و مەسەن مۆزوعێک باز دەکرێت جلوبەرێک ژیانی ئەمڕۆ زیاتر ژن باسی سیاسەت ناکا لەم وڵات بۆچی ژن تاقەتانێ باسی سیاسەت بکەن منیش مەبەستمەوەیە ئەخە لە وڵاتی ئێمە زیاتر ینی چۆن بڵێ ژن مەسەن پیاو وای لێ هاتووە یعنی ژن وای لێ هاتووە کە پیاوەکە دەستی بەسەر ڕازاڵە دەڵێ مەسەن تۆ نابێ مەسەن لە باس سیاسەتکەی لە مەسەن لە ڕاگەیان نادەرکەوی سەرێتەوەکەم ئەگەر مێردەکەی تۆ ئێوارەی کاتەوە ماڵەوە باسی سیاسەتی کرد تا چەندێک تۆ گوێی لێ ئەگریت لە سیاسەکەیان پێڵی توخوا باسی سیاست مەکە زۆر بێتاقەتم نا گوێ لێ ڕاگرم بەستا حەدێک نا زیاتر مەسەن هەموو ژیانم ببێتە ئەوە مەسەن هەموو ڕۆژەی سیاست بەخوای زۆری نانی باسی گەنج و شتی خۆمان دەکەین زۆری نانی باسی ڕۆژێ دەکەین کە برێن ژنی بینی چینە ڕێی خۆمان کوڕەکان باسی واکەن بەڵێ زۆری نانی برێن باسی ژیانی خۆمان دەکەین برێ هاستە گیری دەگەر ئافرەتە چی بکەینەوە ئافرەتێکە بخۆمان ڕامان لێوی یان خۆسەویستی بکەین یان ڕامان لە خۆسەویستی نیە یان بڕوامان پێ نیە وڵی بەداخەوە ڕۆبست باسی پارە و ماری دنیاەیە ڕاستی ژیانەکەم بوویتە مادیات ئەوە دێ من هەستم پێکردبی لە باتی خۆشەویستی و ڕێزگرتن لە ئینسان خەڵک بەس پارە و مادیات و باسی ژیانی دنیا دەکات وابزانم ئافرەتی زیاتر بەس باسی زێڕ و ماری دنیا دەکەن ئەو باسانی کە پیاو ئەیکابەیەکەوە چییە؟ وڵی من بەڕێ من ئەو پیاوانە هەست کە سواخە لەسەر بابەتی خۆیانی زیاتر بۆ ئەمڕۆ زیاتر لەسەر حکومەدا حکومەت چۆن دروستە بێ حکومەتێکی بنکەفراوانە بێ تاگلایانە بێ بەڕاستی سەکە زیاتر لەو کاتەیە زیاتر باسی حکومەت دەکرێ وڵی زیاتر هەر لە زەمانەوە زیاتر پیاو زیاتر لەگە سیاسەتە زیاتر بڵێن لەگە سیاسەتە زیاتر تێکەڵاو بۆ و زیاتر بەرەو سیاست و جەنجی جیانی و هەر جەنجە بکرێ زیاتر پیاو بەشدارە بێ نەک ئافرەت بە زۆری پیا و باسی دەرۆی بازارەکە بڵێن بە زۆری هیواتی سیارەیە و هیواتی سەفر و سیاحە و ئەمانەیە ژنانیش بە هیوایەتیان بەڕاستی ڕاکەنە ناو قەیسەری بۆ ئاڵتون ژن کە کۆ بێتەوە دوو ژن بێ کۆبنەوە باسی چیەکەن زیاتر؟ وڵا هەر مۆزوعەکە مەسەلەن ئەوە ختە گرنگ باز دەکەین زۆربەی ژنەکان ئەڵێن ئێمە باسی ئاڵتون یاخود باسی ڕۆژانەی خۆمان یاخود باسی خەرجی ڕۆژانە یاخود باسی جلوبەرگەکەین پیاوەکانی زۆربەی زۆریان ئەڵێن بۆیە پیاو باسی سیاسەتەکە لەبەرەوەی لە مێژەوە پیاو هەر خەریکی سیاسەت بووە لەگەڵمان نابن لە پاش ناوبڕێکەوە ئەگەڕێنەوە بۆلاتان